نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار، ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. دروس وعبر من حياة سعيد بن عامر الجمحي. چەند پند و دەرس و وانە و عیبرەتێک لە ژیانی یەکێ لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، سعیدی کوڕی عامری جومەحی، ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. یەکێک لەوانەی خوا هەڵی بژارد کە هاوڵی پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم. یەکێک لەوانەی کە خوا لە قورئانە فەرمێ خوا لێیان ڕاضیە، ئەوانیش لە خوا ڕازین. سعیدی کوڕی عامری جومەحی، سەحابەی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە هەموو قۆناغەکانی ژیانی دەرس و وانە و عیبرەتن بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوا وەصفیان دەکات، ئەوانەی هاو عەسری پێغەمبەر بوون و ئیمانیان پێهێنا و شوێنی کەوتن و یارمەتیان دا و دینەکەیان سەرخست، خوای گەورە لە قورئاندا وەصفیان دەکات. أعوذ بالله من الشيطان الرجيم. محمد رسول الله صلى الله عليه وسلم والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود. خواهي گەورە جل جلاله أفرمي محمد پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. ئەوانەش کەوان لەگەڵی ئیمانیان هێناوە، بەرامبەر کافران و ستەمکاران توندن و لە نێوان یەکتریە ڕەحم و بەبەزەییان هەیە. هەمیشە ئەوانە ئەبینی یا لە سوجدەدان یا لە ڕکوعدان، هەمیشە ئەوانە خەریکی ئەوەن کە خوا لە خۆیان ڕاضی بکەن و فەضلی خوایان دەستکەوێ. کاتێ سەیری دەم و چاویان دەکەی ئەزانی ئەوانە ناوچاوانیان سیمای سوجدەی پێوەیە. دیارە ئەمە کەسێکە کوڕنووشی بۆ خوا بردووە، لەبەر خاتری خوا چەمیوەتەوە، بۆ هیچ ستەمکار و ظاڵمێک نەچەمیوەتەوە. ئەمە وەصفی خوای پەروەردگارە بۆ ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لقد رضي الله عن المؤمنين إذ يبايعونك تحت الشجرة فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم وأثابهم فتحا قريبا.
خوای گەورە تەئکید یەکاتەوە ئەفەرمێ بە تەئکید خوای پەروەردگار ڕازی بووە لە مسڵمانان ئەو هاوڵانەی کە لە ژێر درەختەکەدا بەیعەتیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە 1400 سەحابەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بەیعەتیاندا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە نەیەڵن خوێنی عوسمانی کوڕی عەفان بەضایع بچێت دەستیان خستە دەستی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە پێناوی بەرزبوونەوەی کەلیمەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم خوا لەوانە ڕازیە ئەوانیش لە خوا ڕازین کە خوایان بێت ئەمە وەصفی قورئانە بۆ ئەصحابی پێغەمبەر صلى الله عليه وسلم و پێغەمبەر صلى الله عليه وسلم لە چەندین فەرموودەی صحیحدا باسی هاوڵەکانی کردووە فرميتي الله الله في أصحابي يعني اتقوا الله في أصحابي لخواب ترسن هاولا كانم دوايكم بخراب باز مكن لا تتخذوهم غرضا بعدي دوايكم نيان كان بآمان دوزميان بكن فمن أحبهم فبحبي أحبهم هركسيك أواني خوش بوي لبر خوشويستي أوان منيش أو كسم خوشوي كصحابي مني خوشوي ومن أبغضهم فببغضي أبغضهم هركسي رقي لها ولي بيغمبر بيت جوين بيبدا إهانيان بيبكا لبر أويك رقي لها ولي بيغمبر رقي ليتي هركسي أزيتيان بدا أو آذاري بيغمبرياوا ومن آذاني فقد آذى الله هركسي آذاري بيغمبريا أو آذاري خواياوا العياذ بالله ومن آذى الله فيوشك الله أن يأخذه هركسيك برامبر بخواي پروردگار بوستيتوا أو نزيك خواي پروردگار بقهر غضب خشم خواي بيقرد لناوي بريء لفرموديك ترى فرمي لا تسبوا أصحابي جوان مدن بها وركانم فوالذي نفسي بيده سوين بذات نفسي بيغمري بدستا صلى الله عليه وسلم لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصيفه سوين بذات نفسي بيغمري بدستا صلى الله عليه وسلم هركسي بأندازي قوري وقرصاي وقوري كيوي أحد خير بكات آلتون ببخشي لبناي خوادا ناقاد بأندازي بخشيني مستيك خير كهاولكاني بيغمر كردويانا صلى الله عليه وسلم وناقاد بأندازي نيو مستي خير كهاولكاني بيغمر كردويانا أوانا بون إسلامي أنقيان بإيما إيما هر خير وشاك أكين خيري أواني شتيايا سعيد كري عامر يكك لقوركاني صحابي بيغمر صلى الله عليه وسلم كاتي هرشتي دس أكوت لبارو لمالي دنيا بشي قوتي خوي ومالو منالي أكريو باقي كيتري تصدق بها أي بخشية وبا فقير وهجاج أي بخشية وبا لقوماو قلي نادايوا بلاوي يكردوا سخيبو سخي خوا خوشي أوي بيغمر خوشي أوي خلقيش خوشي أوي لدواي مسلمان بوني كوجا كابو مدينة لخدمت بيغمر أبي صلى الله عليه وسلم حتى بيغمر صلى الله عليه وسلم وفادكان بشداري همو غزوة وجهادكاني بيغمر أكا صلى الله عليه وسلم دواي وفاتي بيغمر صلى الله عليه وسلم سعيد كري عامر أبيتا جندي أبو بكر وعمر كري خطاب رضا ورحمتي إخوايا اللي بيت كاتي عمر كري خطاب أبيبا خليفي إيمان داران أي كابا والي حمص أي كابا باريزقاري حمص كلا سوريا عمر كاتي سرداني شاري حمص أكاتو سعيدي كري عامري جمحي
لەوێ محافظ و والی ئەو شوێنەیە عومەر داوا دەکات ئەڵێ ناوی هەژارەکانی خەڵکی حیمسم بۆ بنووسن لە حیمسا کێ هەژارە لەم شارەدا کێ هەژارە ناوەکانی بنووسن کاتێ لە مزگەوتا کۆ ئەبنەوە لیستی هەژارەکانی خەڵکی حمص ئەبەنە بەردەم خەلیفەی پێغەمبەر عومەری کوڕی خەتاب صلى الله عليه وسلم رضای خواش لعمر بێ ئەبینێت فوجئ بوجود اسم حاكم حمص بين أسماء الفقراء أبينيه لناو هجاراني خلقي حمصا ناوي والي حمص تيايا كأما هجارتريني خلقي حمص لناو هجاراني خلقي حمصا ناوي سعيد كري عامري تيايا كاتيكا عمر بانكيكا الله أما بۆچی وایە خەڵکینە بۆچی والیەکەتان وا هەژارە ئەڵێن وەڵاهی خەلیفەی ئیمانداران هەر شتێکی دەست ئەکەوێت لە مەعاشی مانگانەی کاتێ بەشی خۆی و خێزانەکەی گلدایەوە ئیتر هەمووی ئەبەخشێت هیچی نامێنێتە بۆ خۆی عومەر پێیە فەرمێت سەعید بۆ وا ئەکەی بۆ ئاوا هەژاری أويش أفرمي يا أمير المؤمنين ماذا أفعل وقد أصبحت مسؤولا عنهم أمام الله أي شي بكم لروجي قيامتها من مسؤول برانبر أهل حمص هرشي كان لي بيت هجار بن بي خور بن بي معاش بن لروجي قيامتها من مسؤول برانبريان تو منت كذوب محافظ ووالي وقوري أمشارة ئەگەر وەکو ئەوان نەژیم لە ڕۆژی قیامەتدا بەرپرسیارن بەرامبەریان ئێستا ئافرەت تەمەنی 72 ساڵ ئەوەندە درەنگ موچەکەی دێت دایە گەورەیەک 72 ساڵ تەمەنیەتی لە شاری کەلار ئەوەندە درەنگ ڕوبعە موچەیەکی بۆ دێت ئەوەندە بە تاسوغیەتی ئەڕوا لە سەرەی موچەیە بۆ هۆی قەرەباڵغی و بۆسە و هۆسەی خەڵکیەوە ئەخینکێت و ئەمرێت لە ڕۆژی قیامەتا کێ مەسئولە بەرامبەر خوێنی ئەم ئافرەتە کێ مەسئولە کێ خوێنەکەی ئەدات کێ فرمێسکی بۆ ڕێژێت ئەی خەلیفەی ئیمانداران چی بکەم ئەبێ ئەوەی کەسم ئەکەوێ بیەم بە ئەهلی حمص چونکە لەقەد كنت مسؤولا عنهم أمام الله یەکێکیان برسی بوو تینوو بوو لە گەرمایە خەوی لێ نەئەکەوت من مەسئولم لێی لە بەرامبەر خوای پەروەردگارەوە خوا پرسیارم لێ دەکات ئەبێ خوێنی ئەو دایکەی کە ئەبێ خزمەت بکرێت دوای تەقاعودی ئەبێ بەڕێزەوە موچەکەی بەری بۆ ماڵەوە لە سەرەی موچەی مانگی 11 پارە لە مانگی 11 پار 2016 لە سەرەی موچەی مانگی 11 پارە ئەخینکێت و ئەمرێت ئەبێ مەسئولی خوێنەکەی ئەم دایە گەورەیە کێ بێت ئەبێ خوا لە کێ بپرسێتەوە ئەی نازانن مەحکەمەیەک هەیە ئەی نازانن لێپرسینەوەیەک هەیە ئەی نازانن مردنێک هەیە ئەی هەر ئاوا تا سەر بۆتان ئەڕواتە سەر نەوەڵڵاه تا سەر هەر ئاوانین تا سەر ئەگەر کورسی بۆ کەسێ بمایەتەوە نە ئەگەشت بۆ ئێوە پێشینانی خۆتان بەجێیان هێڵا عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێ فەرمووی سەعید چیت هەیە لە ماڵی دنیا وتی قوربان شمشێرێک و تیرروکەوانێک و شمشێرێکم هەیە و ئەسپێکیشم هەیە لە پێناوی خوادا سوارە بم لەسەری و تێکۆشان دەکەم وتی غێری ئەوە هیچت نییە وتی مانگانەژ موچەیەکم هەیە بەشم ئەکات و ئەگەر زیایش بوو ئەیەم بە فەقیر و هەژار پرسیارێکی لێ کرد فەرمووی یا سەعید ما لك يحبونك أي سعيد چییە وا خەڵکی تۆیان خۆشەوێ خەڵکی حمص تۆیان خۆشەوێ گاڵتەت پێ ناکەن چەپڕەت لێ ناکوتن
لە فەیسبووکا سووک و لە ڕیسواد ناکەن ئەی سەعید چییە خەڵکی خۆشی ئەوەیت؟ ئەویش فەرمووی قوربان واسیهم بنفسی، لە خزمەتیانام لە خۆشی ناخۆشییانە لەگەڵیانام، سەردانیانەکەم لە تەعزیە و لە خۆشی و لە مناڵ ناونان و لە هەموو شتێک کاتێکەڵاوی خەڵکەکەم خۆم گیان ناکەمەوە لە خەڵکی بە سەیارەی جامڕەش و بە تەیارە و بەو شتانە وەکو خەڵکی ئەژیم. وأعدل عليهم في حكمي، وكاتك حكميانكم دادگرم جیاوازی ناکەم، ناڵێم ئەمە کوڕی فلانە کەسە و ئەمە کوڕی فلانە کەسە، وەکو یەک سەیریانەکەم. عومەر فەرمی باشە ئەم 1000 دینارت ئەدەمێ بۆ خۆت سەرفیکە، بۆ خۆت هی خۆت بێ نەیەی بە کەس. وتی وەری ناگرم، وتی وەری گرە، چونکە لە پێغەمبەرم بیستووە صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک من أعطي شيئا من غير سؤال، هەر کەسێک شتێکیان پێدا بێ ئەوەی داوای بکات فإنه رزق من الله فليقبله، ئەو ڕستێکە خوا بۆی ناردووە با وەریگرێ، خۆ تۆ داوا لە من نەکردووە، من خۆم ئەدەمێ. سەعیدیش وەریگرت و چووە ماڵەوە، وتی بە خێزانەکەی خەلیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەردانی کردوین ئەم 1000 دینارەی پیاون، تۆ چی لێ ئەەکەیت؟ ئەگە ئەتەوێ بیخێنە ئیشێکەوە، ئەگەر ئەتەوێ با سەرفیکەین ڕۆژانە بیخۆین چی لێ ئەەکەیت؟ خێزانەکەی وتی تۆ خۆت حڕ بە، چی لێ ئەەکەی من ئاوا لەگەڵتان؟ فەرمووی ئەی بۆ نەیخێنە تجارەتێکەوە هەتا قیامەت لە بەرەکەی بخۆین؟ وتی کەیفی خۆتە. کردی بە کیسە کیسە و هەر شەوە و ئەڕۆیشت بە کۆڵانێکا و کیسەیەکی فرێدایە ماڵە هەژارێکەوە، هەمووی خەرج کرد. کاتێ وەفاتی کرد عومەری کوڕی خەتاب هەواڵی نارد سەعیدی کوڕی عامری جومەحی چی کرد بە 1000 دینارەکە؟ وتیان وەڵا قوربان لە پێناوی خوادا سەرفی کردووە و هیچی گل نەیاوە بۆ خۆی. فەرمووی ئین کان الظن به كذلك، هەر ئاوا گومانی چاکمان بە سەعیدە برد، بەڕاستی پێکام سەعیدم کرد بە والی حیمس. ئیمانداران بزانین خەڵکی حیمس چ گلەیەکیان هەیە لە سەعیدی کوڕی عامر. گلەیە گەزەندەیان چییە؟ لە مزگەوتی حیمسا هەمووی کۆ بووتەوە، عومەری کوڕی خەتاب هاتووە و خەلیفەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم خۆی سەعیدی کردووە بە والی حیمس. فەرمووی ئەهلی حیمس شکایەتتان چییە لە سەعیدی کوڕی عامر؟ گلەیتان چییە بیڵێن، یا چاک بێت یا ئەیگۆڕم بە والیەکی تر. خەڵکی حیمس وتیان قوربان ئەمیری ئیمانداران 4 گلەیمان هەیە لە سەعیدی کوڕی عامر، 4 گلەی، 4 ڕەخنەمان لێ هەیە. ڕەخنەی یەکەمیان وتیان إنه لا يخرج إلينا حتى يتعالى النهار، درەنگێ بۆ دەوام، کاتێکێ بۆ دەوام و بۆ سەرکارەکەی ئیشوکاری مسلمانان بەڕێ بکە خۆر هەڵکەوتووە. ئەمە گلەی یەکەممان، پێی بڵێ با تۆزێ زوو بێت. گلەی دووەممان و ڕەخنەی دووهەممان لا يخرج إلينا ولا يجيب أحدا بالليل، بەشەوە لە دوای نوێژی خەوتنان و عیشا کە ڕۆیشتەوە ماڵەوە ئیتر نایە بۆ ناومان، بەشەوە وەڵامی کەسیش ناداتەوە. ئەم گلەیەشمان لێ هەیە بەشکم پێی بڵێ خۆی چاکە. گلەی سێهەممان لە مانگێکا 2 جار هەتا نیوەڕۆ نایەتە دەرەوە. پێی بڵێ بۆچی تا نیوەڕۆ نایەتە دەرەوە لە مانگێکا 2 جار؟ هۆکەی چییە؟ خەڵک ئیشی هەبێ، ئیشی دارەی هەبێ، خەڵک دادگای پێویستە مەحکەمەی خەڵکی بکە، لەو مانگەیە بۆچی 2 ڕۆژ نایەتە دەرەوە؟ لە سەرەتای مانگ و ناوەڕاستی مانگا نایەتە دەرەوە 2 ڕۆژە تاوەکو نیوەڕۆ. گلەی 4ەممان ئەوەیە کە بەدەستی خۆی نییە، بەڵام هەر ئەیڵێن جار جار ئەبورێتەوە لە هۆش خۆی ئەچێت و
ئاگای لە خۆی نامێنێت و ئەگری و بێتاقە دەبێت و ئەبورێتەوە. ئەم چواگلەیەمان لێ هەیە داواکەین پێی بڵێ خۆی چاکە یا عوزر بێنێتەوە بۆچی وایە. عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ فەرمووی سەعید بۆچی ئەم چوار ڕەخنەیان لە تۆ هەیە؟ وەڵامیان بەرەوە. هۆکەی چییە؟ بیانوت چییە؟ عوزرت چییە؟ سەعید فەرمووی حەز ناکەم باسی بکەم بەڵام وایان لێ کردم وەڵامت بەمەوە. هۆکەی یەکەم لە بەیانیانە هەتا خۆر نەکەوێ نایەم بۆ دەوام بۆ ئیش و کاری موسڵمانان جێبەجێ بکەم ئەوەیە من خێزانم نەخۆشە، خزمەتکارێکیشی نییە یارمەتی با، پێویستە بەیانیان خۆم هەویرەکەی بۆ بشێلم، سەبر بگرمە تاوەکو جوان بۆ ئەوە ئەشێ ببێ بە کولێرە و بەنان، نانەکەی بۆ ئەکەم بەشی نیوەڕۆمان و بەشی بەیانی و ئێوارەمان ئەنجایم بۆ دەوام. هۆکەی ئەوەیە دەستنوێژەگرم بۆ نوێژی ضوحا، نوێژ تێشتنگا ئەکەم ئەمجایم سوێند بەخوای ئەمیری ئیمانداران. هۆکەی ئەوەیە و هیچی کە نییە. ڕەخنەی دووهەمیان کە بە شەوا نایەمە دەرەوە و وەڵامی کەس نایەمەوە، ئەمیری ئیمانداران جعلت النهار لهم والليل لربي، هەموو ڕۆژ تەرخانم کردووە بۆ خەڵکی حمص کە من والیانم، شەویشم داناوە حەقی خوا بە، لەگەڵ خوایە مناجات بکەم، شەو نوێژ بکەم، بۆیە بە شەوا وەڵامی کەس نادەمەوە. ئەوەیە کە ڕۆژم داناوە بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی خەڵکی، شەویشم داناوە بۆ عیبادەتی خۆم، بۆ ئەوەی ئەو مافەی کە خوا هەیەتی لەسەرم مافی خوا نەخۆتێنم و جێبەجێ بکەم. ئەمما ئەوەی خەلیفەی ئیمانداران کە لە مانگێکە دوو ڕۆژ درەنگ ئێمە دەرۆ تانی وەڕۆجانە ئێمە دەرۆ، سوێن بەخوا ئەمیری ئیمانداران تەنها ئەو کراسە شگەڕە ئەبێ بەلایانی کەمەوە مانگی دوو جار بشۆردێت، ئەی شۆرم و هەڵیەخەن تا وشک ئەبێتەوە مانگی دوو جار ئەی شۆم کە وشک بوویەوە ئێمە دەرەوە لەبەر ئەوە تاخیرە بم. و هۆکاری بورانەوەکەشم کە ئەڵێن جار جار ئەبورێتەوە و ئاگای لە خۆی نییە و ئەبورێتەوە. خەلیفەی ئیمانداران کاتێکە قوڕەیشیەکان بە غەدر و بە زوڵم خوبەیبیان ئەسیر کرد و هەنایانە مەککە و لە شوێنێ هەڵیان واسی ناوی تەنعیمە، هەڵیان واسی بوو بە دارفرمایەکەوە و بە زیندویی پارچە پارچەی گۆشتیان لێ کردەوە. من ئەو کاتە هێشتا مسڵمان نەبوو، هەڵوێستی خوبەیبم بینی کاتێ پرسیاریان لێ کرد ئەی خوبەیب ئێستا محەممەد لەگەڵ خاوخێزانیا دانیشتووە بە بێغەم حەز دەکرد ئەو لە شوێنی تۆ بوایە و تۆ لە ماڵەوە بوایە ئیسراحەت بوایت؟ ئەویش ئەی فەرموو نەوەڵڵا حەز ناکەم لە ماڵەوە ئیسراحەت بم و پێغەمبەر دڕکێ بچێ بە قاچیا. کاتێ بیری ئەو هەڵوێستەی خوبەیبەکەمەوە کە من لەو کاتەیە نەمتوانی دیفاعی لێ بکەم و خوبەیب بە مەزلومی شەهید کرا، بەدەستی خۆم نییە و ئەبورێمەوە تسم لە قیامەتا خوا محاسبەم بکە بڵێت ئەی سەعید خوبەیب مەزلوم بوو، ستەملێ کرا بوو، قسەیەکت نەکرد و دیفاعەکت لێ نەکرد. ئەمە وەڵامی منە بۆ خەڵکی حیمص. کاتێکە سەعیدی کوڕی عامر لە وەڵامدانەوەی عومەر کۆتایی هات، عومەر فەرمووی الحەمدولله سپاس و ستایش بۆ خوا کە ئەو گومانە باشەی من هەم بووە بە سەعید وا دەرچووە و بیانویەکانی هەمووی لە جێن و ئەهلی حمص نەیانزانیوە سەعید ئەم شتانەی هەیە بۆیە ڕەخنەی لێ ئەگرن. بۆیە سەعیدی کوڕی عامر هەر لە حمص مایەوە والی بوو هەتا وەفاتی کرد. ئەمە چەند دەرس و عیبرەتێ بوون بۆ خۆمان، بۆ کاربەدەستانمان کە پێشینانی ئێمە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانیان چۆن بووە، لەگەڵ خەڵکییا چۆن ژیاون، چۆن هەڵگری باری قورسی خەڵکی بوون،
چۆن مشارەکەی ژیانی خەڵکیان کردووە لە فەقیریە بەڕاستی پێویستە قادەی کورد ئاوا بن. شەمەی ڕابردوو تەلەفۆنێکم بۆ هات، وەرم گرت، وتم فەرموو، وتیان لە وەزارەتی ئەوقافەوە تەلەفۆن دەکەین؟ وتم بەڵێ. وتیان لەمەولا لە ڕێگەی نامەوە و لە ڕێگەی SMSەوە ناونیشانی وتارت بۆ ئەنێرین، ئەبێ ئاگامان لێت بێت بزانین چی ئەڵێیت و چی ناڵێت و وتار ئێمە بۆت دەستنیشان بکەین. ویستم بڵێم ئێوە پێویست ئەکا ئاگاتان لە وتار بێت و بزانین چی ئەڵێین. ئەی بۆ ئاگایەکتان لە بێکارەبایی و بێژیانی و بێنەوتی و بێ موچەی خەڵک نابێت؟ ئاگایەکیشتان لەوانە بێت تەلەفۆنەکە یەکسەر داخستەوە. وەیە من ئەم باسم هەڵبژار چاوەڕێ بووم، ئەوقاف لە ڕێگەی نامەوە سەرباسم بۆ بنێرێ، بەڵام نەیان ناک کە باسی ئەوانم نەکردووە نابێ گلەیی بکەن، نابێ هیچ بڵێن، و هەر باسێکیش بنێرن بەشی ئەوەی تایە خۆیان بکتم ئیلای بەمەوە سەر ئەوان کە ڕەخنەیان لێ بگرم، کە ئەبێ خۆتان باشکەن، کە ئەبێ بیرەکەنەوە لە حاڵی ئەم میلەتە. ئێوە براگەورەی ئەم میلەتەن، ئەبێ سوراحی ملکەچکە، ئەبێ سەرکردە ملکەچکە لە ئاستی موچەخۆری خۆی، سوراحی سەر فرو دێنێ لە بۆ پیاڵەکە تێکا بووی. ئەبێ لەگەڵ میلەتە ئاش بنەوە، چارتان نییە ئەبێ ژیانی خەڵکی چاک بکەن، ئەبێ ڕەحمەتان لێ بگیرێت، دۆست ئەوەیە بتگرێنێ، نەک چەپڵەت بۆ لێدا، نەک ئافرینت بکات و پێدەڵ خلیسکێ. ئەبێ خۆت چاکەی، ئەبێ بیرکەیتەوە، مادام گەورەیت، مادام برا گەورن، ئەبێ خۆتان چاکن. ئەم میلەتە ئیتر تەواو بێتاقەتە، بێوەزعە، بێژیانە، بەراورد ناکەی لەگەڵ سووریا بڵێ لە سووریا حاڵی باشترە ئێرە. گورە خەڵک مانووە، خەڵک بێتاقەتە، تەفرەقە مەخەنە ناو خەڵکەوە، بەشێک بڵێ بەڵێ و بەشێک بڵێ نا، ببنەوە بە یەک، کۆ ببنەوە، ئاش بنەوە لەگەڵ یەکە، خەڵکیش ئاش بکەنەوە، با دیفاعتان لێ بکە. وەیە بەڕاستی پێویستە دەرس وەرگرن لە پێشینانی خۆمان، لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن ژیاون و بۆچی ژیاون و بۆچی ناویان هەر ماوە بە چاکە. پێویستە ئاگایان لێبێ، پێویستە سانسۆر لەسەر مینبەرەکان دروست نەکرێن، پێویستە بەڕاستی مینبەر حەقبێژی تیا بوترێت، نەک عەیب و عاری دەسەڵات داپۆشێت. بۆیە داوا لە خوا ئەکەم، خوای گەورە ئیسلاحمان بکات، خوا ئاشمان کاتەوە، خۆمان و کاربەدەستمان لەگەڵ یەکە ئینشاءالله ئیسلاح بکات و خوا لەگەڵ یەک ئاشتمان کاتەوە، خوا کاربەدەستەکانمان هیدایەت بدات، عاقڵیان بکات، ڕێگەی ڕاستیان نیشان بدات، یارمەتیان بدا لەگەڵ یەکە ڕێک بن، ئەم میلەتە ئاش بکەنەوە، ببنەوە بە ئینسانی خێرخواست، دیندار، وڵات خۆشەویست، بەڕاستی بۆ خەڵکی بژین. داوا لە خوا ئەکەم بەڵێم خوای پەروەردگار یارمەتی ئەم گەلە بدە، ئەم گەلە ڕزگارکە لەم نەهامەتیە، لەم بێژیانیە، لەم بێوەزعیە، خوای گەورە ڕزگارمان کە ئینشاءالله. خوا لە گوناهمان خۆش بین، خوا عاقبەت خێرمان کەی، خوایە ڕەحممان پێ بکەیت، خوایە ئیمانمان سەلامەت کەیت، خوایە بەزەی و بەحاڵمان ئابێتەوە، خوایە لە گوناحی باوک و دایکمان خۆش بی، لە گوناحی مردووەکانمان خۆش بی، خوایە شیفای نەخۆشەکانمان بی. یا ربی هەر کەسێ نەخۆشە و داماوە خوایە شیفای بی، ئەو ئافرەتێ لەم گەڕەکانە خۆشە خوایە شیفای بی. یا ربی خوایە شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بی، ئەو منداڵەی نەخۆشە خوایە شیفای بی. خوایە ئەوەی قەرزارە قەرزی بۆ دەفع بکەی، هەر کەسێ مشکلێ هەیە خوایە بۆی چارەسەر بکەی. یا ربی هەر کەسێ نیازی خێری هەیە بۆی جێبەجێ بکەی. یا ربی هەر کەسێ منداڵی نییە خوایە پێ ببەخشی. یا ربی خوایە حەجی حاجەکانمان گیرا بکەی، بە سڵامەتی بگەڕنە ناو ماڵ و منداڵان خوای پەروەردگار. خوایە وڵاتمان ئەوەدان بکەیتەوە، وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی.
خوایا ئەوانەی دیفاع لەم خاک و خەڵکە ئەکەن خوا ناجحیان بکەین سەرکەوتویان بکەین یا ربی ئەوانەیان بریندارن خوای گیان شفایان بدەین مردووەکانیان بە شەهید حسێبکە یا رب العالمین یا ربی ئەوەی خرافە بەرامبەر بە میلەتە خوا چاکی کەی ئەگەر باش نابێ خوا لە ناوی بەری کەرامەتی بشکێنی خوا لە کۆمەڵەتێکی تو یا رب العالمین خوا بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامێنی خوا بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين الحمد لله رب العالمين أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار